الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردیگارتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر. جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ، جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ، بە تایبەتی لە هاونیشتیمانیانی کورد و کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەتدا بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆز پێمان خۆش و لەگەڵ پۆلێک هونەرمەندی ئیسلامی، هونەرمەندی دەنگ خۆش و دەنگ زوڵال لە ستۆدیۆ لەگەڵ ئێوە بین بۆ ئەوەی کاتێکی خۆش بەیەکەوە ببینە سەر و چەند سرود و گۆرانیشی خۆش بۆ ئەم جەژنە بسڕین ئینشاءڵڵا. لە ستۆدیۆ هونەرمەندانی بەڕێز کاک حاجی ژوان سێودین، هەروەها کاک طیب زینی و هەروەها کاک لوقمان ئیسماعیل و هەروەها بە ئامێری کیبۆرد کاک ئالان سابیر. یاخۆ بەخێر بێن سەرچاوان ستۆدیۆتان ئاوادان کردەوە. سەرەتا با لە کاک ژوانەوە دەست پێ بکەین کە جەژنە پیرۆزەی خۆی ئاراستەی بینەران و خزم و دۆستان بکە ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا بنای خوای گەورە میهرەبان دەستخۆشی لە جەنابتان دەکەم و لە کەناڵی پەیام دەکەم. جەژنە پیرۆزە سەرەتا لە دایک و باوکم دەکەم، هەروە داوای دوعای خێرتان لێ دەکەم کە بۆ بابم بکەن، سحەتی تەواو و نەخۆشە، خوای گەورە شیفای بدە ئینشاءڵڵا. وەروە جەژنە پیرۆزە لە خوشک و براکانم و لەسەر جەم موسڵمانان و هەروەها هەرچەندە زەحمەت دەنگمان دەگات بەڵام بەدڵەوە لەگەڵیانین لە مسلمانانی ئەهلی غەزە، خوای گەورە نوسڕەتیان بدا ئینشاءڵڵا. ئەو جەژنە ببێتە جەژنی نوسڕەت لە بۆیان، دڵی ئێمە خۆش بی بە سەرکەوتنی ئەوان ئینشاءڵڵا. خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خێر و خۆشی لە بۆ وڵاتەکەمان، لە بۆ کوردستانەکەمان. هیوادارم بتوانین لەم بەرنامێدا چەند سرود و گۆرانیەکی خۆش دڵی گوێگران و بینەران خۆش بکەین. هیوادارین بە دڵیان بێ ئینشاءڵڵا. یاخۆ بەخێر بێ کاک ژوان، خوای گەورە پاداش بداتەوە. کاکە طیب زینی، یاخۆ بەخێر بێ. پێمان خۆشە سەرەتا جەژنە پیرۆزەی خۆت ئاراستە بکەین. بسم الله الرحمن الرحیم. بناوی خودەی مەزن و دلوان، پێشەکی جەژنە خانەوادا خۆ هەموو مسلمانە پیرۆز دەکەم هەر جیایکی بن هەموو جیهانێ و تایبەتی کوردستانی. هیویدارم ئەو جێژنە ببتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ تەواوی مسلمانان و ملەتی کورد. یاخۆ بەخێر بێ کاکە طیب، ستۆدیۆت ئاوادان کردەوە، خوای گەورە پاداش بداتەوە. بە ئێمە بەس هەولێر و سلێمانی نەبین کاکە، لەهجەی بەهادینیشمان لەگەڵدایە کاکە طیب کە نوێنەری دەتوانین بڵێن برابادینیەکانمانن ئینشاءڵڵا. کاکە لوقمان یاخۆ بەخێر بێ. سپاس دەکەم کاکە عیماجان، تۆش پێمان خۆشە بە قسە خۆشەکانت. ئینشاءڵڵا ئەو بەرنامەیەمان دەڕازێنیەوە، بەڵام سەرەتا دەستپێکی بەرنامەکەی جەژنە پیرۆزەکە لێ وەربگرین، ئەو دوای ئینشاءڵڵا قسە خۆشەکان زیاتر بەتوو دەکەین. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. منیش هەروەکو کاکە حاجی و کاکە طیب جێژنە پیرۆزەی خۆم ئاراستەی هەموو خەڵکی کوردستان و عێراق بەگشتی دەکەم.
هیوادارم ئەم جەژنە ببێتە مایە و خێر و خۆشی لۆ هەموو خەڵکی جیهان. هیوادارم ئەم جەژنە ببێتە کۆتایی نەهامەتیەکان. هیوادارم کۆتایی بە هەموو کێشەکانی کوردستان بێتن. بەڕاستی کێشەی موچە و کێشەی نازم چوو ئەوانە نەبێتە یعنی موچە هات موچە نەهات ئەو شتانە هیوادارم ئەو کێشانە چارەسەر بنەبڕبی بە تایبەتی لە هەرێمە. جەژنە پیرۆسەش لە خێزانەکەم دەکەم لە ماڵەوە منداڵەکان لە مارێ خەسووم دەکەم. ئەدی کاکە دەبێت دەبیر جەژنە پیرۆزە لە خەزورم دەکەم لە برایەکانم لە خوشکەکانم چاویان ماز دەکەم سپاسیان دەکەم. یاخۆ بەخێر بێ کاک لوقمان. سەلامەت هەمیشە قسەی خۆش خۆت هەر دەکەی. کاکالانە توش بەخێر بێ سەرچاوان. یاخۆ بەخێر بێ خوای گەورە پاداش داتەوە ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندان ئینشاڵڵا ئەتوو بە ئامێرە دەنجەکەت ستۆدیۆکە و بڵین بۆنەکە خۆشتر دەکەی. کاک ژوان بابین و لای جەنابەت بەر لەوەی بچینە لای سرود و گۆرانی پێمان خۆشە لە زاری بەڕێستەوە بزانین کە ئەمە بڵێ نەڵێ خەڵکی شاری هەولێرە ینی لە ناو کۆمەلگای دادەژین کۆمەلگایەکی بە زمانی خۆمان دەڵێن شعبی یعنی هەممان تێکەڵا و کۆمەڵایەتی بە تایبەتی لە جەژن و بۆنەکاندا وە جەژنە ئیسلامیەکاندا خەڵکی گروتوینێکی یعنی زۆری هەیە بەڵام لەو ساڵانەی دواییدا یعنی هەست دەکەی ئەوە کاڵ بۆتەوە هۆکارەکەی بۆ چ دەگەڕێنیەوە. بەڵێ وڵاهی ڕاستە بەڵام تا حدێک لە گەڕەکە شعبیەکان هەر ئەو شتەمایە ینی ئەو عادات و ئەو شتە خۆشانە هەر تێدامایە بەڵام تۆزە کەم بووە بۆ نمونە من لە گەڕەکی سێتاخان ماڵی بابم لەوێ ینی لە زال یعنی ئەو گروتینە هەیە بەڵام بەڕاستی وەکو پێشان نییە. هۆکارەکەشی ئەمن لۆ دووسێشتی گەڕێنمەوە تقریبا ئەو مەسلەیە ئەو سارد و سڕیە لە بەشێک لە چی دەستی پێکرد لە کۆڕۆنا دەستی پێکرد بە حقیقەت چونکە لە پاش کۆڕۆنا یەکسەر ڕەمەزان وشتیوا بوو لەگە کۆڕۆنا دوایە جەژن هات خەڵک سەردانی نەکرد نەیتوانی سەردانی یەکتر بەو شێوە بکە ینی لەوەی سارد و سڕیەک ڕوویدا. ئەو بەشەیان تۆزە گەرمە بە تایبەتی لە ئەو ڕۆژانێک کە گەرم بە تایبەتی لە جەژنی قوربان و بەشەشی بەڕاستی سوۆسیال میدیا مۆبایل یعنی زۆر هەستەکانی کەم کردەوە ئەو هەست و شعور و شتە خۆشانەی کەم کردەوە بە یەک تەلەفۆن یان بە نامەک لە بۆ من دەنێری ئەمن بەڕاستی نامە لۆ کەس نانێرم یان تەلەفۆنی لە دەکەم یانیش دەچمەکنی ینی ڕاستی ئەگەر جێیشی زۆر دوور بینەگەیە مشکلە نییە بەس باش یعنی چی ئەگەر لە دوایەوەی کە نانی بەیانی دەخۆی نانی جەژن دەخۆی سەردانی ئەو دەور و درا سێت بکەی ینی گەرم و گوڕیەکی دروستکەی بەڕاستی یعنی جەژنیش هەر ئەوەیە کاتێکت هەیە خی گەورە ئەو کاتەی دانایە فرسەتێکی دانایە لۆی ئەتوبچی داوای گەردن ئازایی لەو خەڵکەی بکەی لەوەی بکەی وە شەرنیش نییە لا لەگەری عادز بوو بیان ناخۆشیێک لەگەری هەبووبی خۆم نوێکردنەوەی سیلێردن ئازایی نیە ئەسام جارێ لە لای جەنابتم 5 دقە لەگەر ڕادەوەستم داوای گەردن ئازایی لێ دەکەم خۆ مەرزنی لا ئەم شتێکم بەرامبەرێت و کردبی ئەوجا فرسەتە لەو کاتەیدا بەڕای من هۆردوولا دڵیان کراوەیە فرسەتە لێ ئەهەم ئەتو داوای گەردن ئازایی لێ بکەی ئەهەم ئەویش لێت خۆش بیان داوای گەردن ئازایەکەت لێ وەربگرین لۆ نایکەین یعنی بەڕاستی هیوادارم دووبارە ئەو نەریتە جوانە و هەو شعائرە گەورە زندوو بکەین وەکو خۆت ئەو کە ئەو ئاەتە خوێندەوە ئەوە تەعظیمی ئەو شعائرەیە یعنی تەعظیم بەمعنایەکی زۆر يعظم یعنی تەعظیمکردن گەورەکردن لە ساڵێکدا دوو جەژمان هەیە بە ناوی جەژنوانە دوو جەژنە ئەو تو لەو دوو جەژنەیە فرسەتێکی زۆر گەورەیە بتوانی و هەروە بەڕاستی لەو جەژنەشدا ینی منداڵ لەبیر نەکرێ و خانەوادەی ئەوانەی کە نەخۆشیان هەیە لەبیر نەکردن ئەوانە چاویان لێ ئەتو سەردانیان بگەین ئەو گەرموگوڕیە دروست دەبیتن بە تایبەتی لە گەڕەکەکان ینی پێویستە بەڕاستی دووبارە ئەو زیندوو بکرێتەوە گەرموگوڕی هەبی جەژنانەی منداڵان هەبی با منداڵ ئێستامە چەند خۆشە لەوانێ ڕۆژێک لە ڕۆژان لە جەژندا یەکە جەژنانەشی دابی هە لە بیرتە چەند خۆش بۆچی بەچ شەروار زرینگەی داد ئەو کوردانە وەردەگرت زۆر خۆش بوو
یان دەچینە ماڵی دایە گەورە و بابە گەورەی کاکە ئیدی لە شەو دەمانجێڕاوە ئەوڕۆ ئەوەن دەمۆگرتیە لە ماڵی فلان کەسی ئەو ئەوانە یادگاری خۆشاتی بەڕێی من جێژنانە لە بۆ منداڵی زۆر میبا ینی قەت لەبیر ناکە مام ئۆندەی دامێ خارم ئۆندەی دامێ پلکەم ئۆندەی دامێ تایبەتە جلکێکی تایبەتی لێمەکە پێڵاوەکی جوان بەرچی پڕپارێکە لە ڕۆژەکان کە ئەوەی نەدیتە ئەوجا حڕیەتە چی هەیە دێتە دەرێ لەگەم منداڵی دیکە ئەمە بەبیرمان دێ هەمومان منداریماندی تێ و دەزانی کووە ینی کە بەرکرد زرینگەی ها زۆر خۆشە دەچێت بنەی دووکان ئەو دەدەچی شتی تکە دەکەی ئێستا بووتە کاغەز بووتە کاغەز زرینگەکەش نەمایە دەچینە بینەی دووکان زۆر خۆشماوە ساعیمانش ڕازی نارێ ڕاست کاکتەی ئەتوو لە هەولێردا دەنیشی بەلا لە دەوروبەری هەولێر لە دەوروبەری هەولێرێ بەڵام بەخۆت بە ئەسڵ یعنی چه عشیرەتی ئەم بەعسل هەرچیمە هەرچی بەڵێ لە ناو ئێوەش عادات تەقالیدی ئێوەش هەر بەو شێوەیە وەکو ناو شاری هەولێر و مەسەن دهۆک و ئەو شارانەی دیکەیە مەسەلەی جەژن بەڵێ لە ناو برین عشیەتی هەرچی بە گشتی یعنی گڕوتینی پێشتر هەرمایە عادەت و تەقالیدی قەدیم هەرمایە هەتا ئەمە کە ڕۆژی جەژن ئەمە هەر بەوە ڕاوە ناستین کە یانەکان بکەن هەر ئەوەندا ئەمە دەچینە شارەکانی دەرەوەش هەر هەمان ڕۆژ هەمی هەر ڕۆژی یەکەم دەگەڕێن بە کۆمەل دەگەڕێن دەبین جاروە 20 نەفەر 30 نەفەر دەگەنەیە پێکەوە دەگەڕێن هەندێک عشیرەتەیە لە هەولێر و دەوروبەری زۆر متعلقن بە یەکەوە یەک لەوانە مەسەن عشیرەتی هەرچی یان عشیرەتی سوورچی یان زراری یان مەسەن عشیرەتی گەردی یان هەندێک عشیرەتەی متعلقم بە یەک دیێولە بۆنە و مناسبەکاندا زیاتر یەکتری بەسەر دەکەنەوە ڕاستە خی گەورە پایدارت کە لەوانە ئەوەی بچیتن قازانز دەکە ئەوەی سەردانیان بکە چۆن واللهی ئەم ماشەڵا کە دەچی ینی سفر ڕازایتەوە ئەو ئیوانەوە نییە بجێڕن وانێ کاکتێ مێزەکە مێزەشی دادنێن ئەوها گەورە ئەودە هەموو شتێکی ئەنواعی لێ ئەوە نییە برێت و هەموو ماڵەکانیان ئەوهایان وڵی ئەوەی ئەمن دیتم ئەو هایە نازم کاکتەی بیش بەخۆی باش زۆربەی هەرە زۆربەی ئەو هەیە مێزەکشی دادنێن هەمووی ئەنواع چکلێت و مەسەرەن بابرێن فستق و سەرەزات و ئەنواع کوپاقلا و ماریشان لە جێکی وایە ماشەڵا ماڵی بابی و برایەکانی و وەزام خوشی و هەر هاوارکە هەموو خردە بنەوە ئەمە هەموو لە تەنیشتی کەچینیە لەگەڵ دەبیان سڵح و ئاشتەوایی یعنی نمە چیوانم کردیە حقیقەت خانەدان ڕاستەکە وای گەورە پایداریە کە وڵی کورد بەعام یعنی میوان دۆستە ئەوجا ناوچە لەگە ناوچەش فەرق دەکات پێم وایە بڕێک لای دەشتێ وشکن خۆشم دەشتە چی مەهانە لەگەڵ ئەوەژە ئەمە یعنی لای دەشتش کۆمەڵک سیفاتی دیکەیان هەیە لە لایانی دیکەدا لەوانەیە بزان بەزەگە گەنمت بدەنێ ناڵم چ دەدەنێ لە چاژ لای مە باوی هەیە قاوە وەچی ئەوەی عەرەبان دایمەن ئەوەی قاوەی لەسەر ئاگریە هەردەچی قاوەش تارت دەدەنێ زوو هەتا مەعیدەت خۆش بکەن ئەتوو بخۆت چ عاشیرەتی وەڵا ئەمن ئەمە چی گوتنی تێکاکەم خۆش ناوە بابیشم گەردیە بەزەم زیاتر خزم و کەس و کار و ئەوانە زیاتر یعنی لە لای خۆشناوەکان خۆم بە برێن گەردی مەڕاستە بە زیاتر خزم و گەردیش خۆشناو دەزانی گەردی خۆش خزمی داکەم زۆربەی یعنی لە ئارمەوانێنە لە خوار مەسیفی شۆر دەبیوە زۆربەی لەوێندەرە لێرەوە سلااو ڕێزمان هەیە دو هەمیان چاویان باز دەکەم سڵاومان هەیە لە بۆ عشیرەتی خۆشناوی عشیرەتێکی گەورەیە ماشەڵا زۆر بەڕێزن و زۆر خانەدان و زۆر خزم دۆستن وڵای فعلەن خۆشناوەتی هەر بەوەی بەناوبانگن یعنی میوان دۆستن زۆر میوان دۆستن کە دەستیا ماڵەکان بەتابەتی وەختی جەمێ یعنی مستحیلە لەوێندەرە بڕۆیەوە شەرمەزارت دەکەن ئەوەدا ماڵ و خواردن و شت دەین بەردەستی بام لە جەژنەکانێ بووە وەختی خۆی دوای چوتان لای ماجدی لە ماجدی ئەوجا هاتەوە دێرەمە هەمومان لە هەولێرە بووین قسەی ڕاستی یعنی
لە تقریبان 56 هاتا هەولێرێ بەس بە ئەسڵ ئی جەژنیکانی بابم یعنی جەژنەکانی فازیلاغی ڕاستەکی وای بە زۆر جەنازەم دا چمی کودی تۆ لێ دەر وڵی ئەوە نازام هەلێ قسمەت و نسیب نەوەڵی نازام معلوماتە بەژن بەژری تێکرد دەبن کاک وای ڕاستەکەی بە بینەران زیاتر چاوەڕێ نەکەن کە حەزیان لێ زوو سرودان بڵێن ئەما بە قسان نەیبێنە سەری دەچین لای کاک حازی سەرەتا چیت بۆ ما ئامادەکردو یەکەم بەرهەم وڵای یەکەم بەرهەم هەر خۆشە بە سوودەکی جەژن دەست پێ بکەین ئەی لەم جەژنە کە پیرۆزە شعری برای بەڕێزم کاک سەرکەوت ئەحمەدە و ئاوازشی بەشێکی وەرگیراوە بەشێکی خۆمە هیوادارم بە دڵتان بێ ئینشاءڵڵا ئەوە بەرهەمە ساڵی 98 تۆمارمان کردیە بەڵام لێرە دووارەی دەکەین پێشکەشی بە بینەرانی بەڕێزەکەی بە بۆ لای جەژنە جەژنی میهر و خۆشی و سۆزە ئەی لەم جەژنەکە پیرۆزە جەژنی میهر و خۆشی و سۆزە سەفایە خەندە و پێکانی هەموو کەس دڵخۆش و شیرین سەفایە خەندە و پێکانی هەموو کەس ڕووخۆش و شیرین بنوشین جەژنە جەژنی شادی و خۆشی تا تامی باوەڕ بنوشین بە نووری خۆشەویستی پاک تاریکی قین بکەین ڕووناک بە نووری خۆشەویستی پاک تاریکی قین بکەین ڕووناک تاریکی قین بکەین ڕووناک تاریکی قین بکەین گەیشتین گەردن ئازادی ببەخشین کە بە هەر کاسێ گەیشتین گەردن ئازادی ببەخشین گەردن ئازادی ببەخشین گەردن ئازادی ببەخشین ئەی لەم جەژنەکە پیرۆزە جەژنی میهر و خۆشی و سۆزە ئەی لەم جەژنەکە پیرۆزە جەژنی میهر و خۆشی و سۆزە سەفایە خەندە و پێکانین هەموو کەس ڕووخۆش و شیرین سەفایە خەندە و پێکانین هەموو کەس ڕووخۆش و شیرین
دەستەکان خۆشبی کاکردان بداتەوە سوودەکە زۆر زۆر خۆش بوو گروتینەشی بەمە بەخشیەوە سپاس لە بۆ کاگالانی دەست پەنجەی لە هاویندا کە ستۆدیۆ گەرمبی سرودی ئەوها بڕێک ئەو پێی دەڵێن گەرم ئەو نەعات سرودا بەڵام خۆشیەکە دەداتەوە دڵی یاخۆ بەخێر بێەوە کاک ژوان ئەتوو یعنی نازم مدەتە سرود زۆر بوو گۆرانی زۆر بەس ئێستا حەز دەکەی نازم هەر ئەتووە یان هونەرمەندانی دیکەش ساردیەک هەیە لە هونەردا ئەوە هۆکارەکەی لوچ دەگەڕێتەوە وڵی هۆکاری زۆرە کاگی مات فعلەن وایە قسەکەت تەواوە هەر بەعام هونەرمەندانی عالم تەمەشاکە ئێستا ئەم تابعی زۆر هونەرمەندە جیهانیەکانیش دەکەم بەعام ئێستا بە تاک ئیش دەکەن کەمتر بە ئەلبوم و ئەوە ئیش دەکەن یعنی ئەگەر تاک ببینیەوە ئەلبومەک بڵاو کاتەوە هەر زیاتر بە تراک بڵاوی دەکاتەوە و کلیپی لە بۆ دەکات بەشەشی لە بۆ ئەوەیە تەکالیف زۆر بووە بەشەی ئەوەیە تەکالیفی مادی زۆر بووە و بەشەی ڕاگەیاندنە و بەشەی کاری مادیش بۆ باسم کرد تەکالیفەکە زۆرە کەس یعنی بەو شێوێ سەپۆرتت ناکە و بەشەشی ڕاگەیاندنەکان بەڕاستی لە بۆ نمونە ئێمە بەخۆ دەزانی ئەوانی بابەتەکانی ئێمە بابەتی ئیسلامین بابەتی ملتەزیمە هەموو شوێنێک لێی نادا بابەتەکانی مە تەنها لە ڕەمەزانان کەناڵەکانی دی بابەتەکانی مە لێ دەدەن کەواتە ئەمە وەکو دەرەی خۆمان بە دووسێ کەناڵی ئیسلامی شۆر کردەوە کە شتەکانمان دابەزێنی ئەوانیش بەڕاستی ئەوەندە مەبەستمەوە نییە ینی هیچ خوانەخواستە لە شەنیوان کەمکەمەوە بەڵام بەڕاستی پێشتر مەجالێکیان هێشت بووە لە بۆ فەن لە بۆ سرود و گۆرانی یعنی ئێستا یعنی یان بەرنامەی سیاسی یان هەواڵە یان بەرنامەی دەعاویە خۆوانە ضرورە و بەڵام خۆشە ینی هەنەفەسێک دەدێ کەناڵ هەر ئێستا دەبی کەناڵ بەخۆی بێ سەپۆرتت بکە بێ سرود و گۆرانی لۆ تەزیل بکە پارەت بداتێ لۆی لۆ ئەو مەجالە فەراغی بینەر بێزار نەبی ئەم بەخۆم ئەگەر لە دیار کەناڵێک بووم لە مابینی دوو بەرنامەی حیواری وشک دەبینی ئەگەر نەفەسێکی نەدێ بەڕاستی ئەو وەکو ڕۆژێک لە ئێرانێ لە دانیشگای بووم ئەعلاممان دەخین مامۆستایەکە گوتی دەزانن دوژمنی ئەو کەناڵانە چییە ئەمەش گوتمان زۆر سەرمان سوورما گوتمان دەبی دوژمنی کەناڵی چوی گوتی دوژمنی کەناڵ ئەوەشی دەرینە ئەوها کۆنتترۆلێکی لە دەست بوو کۆنتترۆلی تەلەڤیزیۆنی گوتی ئەو کۆنتترۆلەیە ئەمەش پرسیارمان کرد بە پرۆفیسۆر بوو گوتمان لۆ دوژمنی کەناڵەکانە گوتی پێشتر تەلەڤیزیۆنەکە لەو سەری بوو ئەگەر بیویست بابی گۆڕی هەتا دەچوو دەهاتەوە زۆر تااقەتی نەبوو لێ پاری دایتەوە تااقەتی نەوە بچی بگۆڕی بەس گوتی ئێستا گوتی ئێستا زۆر ئاسانە پاری دایتەوە ئەوها دەتگۆڕی شتێکی خۆش دانەبەزێنی شتێک بەدرێوی نەبی شتی تەشویقی نەخێنا و بەرنامەکان تو تەلەڤیزیۆن و پرۆگرام و تەنسیقت زوو دەتگۆڕی گوتی ئاگاتان لێوی ئەمە هەمومان ئیعلامی بوون بەڕاستی ینی هیوادارم ئەو کەناڵە ئیسلامیانە بە تایبەتی سپێدا پەیام هەرچ کەناڵی ئیسلامی مەحەلیەکان لۆکاڵیەکان بەڕاستی فەراغێک بێلنەوە ئەمە وەکو بینەر باز دەکەم نەک وەکو هونەرمەند وەکو بینەر قسەیانەکە دەکەم بەخوای ئەگەر وانەکەن یان بینەر کەم دەبی زۆر ینی ئەو فەراغی دروستکەنەوە لە مابینی چەند بەرنامەیە یان وەختەشی دابنێن مەسەرەن چارێکێک ڕۆژانە هونەری کردسوکاڵ نەکرێتەوە باشە لەبەرەوەی ئێستا زۆربەی زۆری دنیای یان لەسەر دوو پێوە ڕاوەستە پێوەری ڕیاضی پێوەری هونەری وەنیە زۆرترین پارە لەوی پەیدا دەبێت پارە هاتنی ڕبح لە گۆرانی لە هونەر و هەروە لە وەرزش پەیدا دەبێت ڕادەچێشتری کەس سەپۆرتی بەرنامەی سیاسی بۆ شێوەیە ناکە یعنی ببتە سپۆنسەری کەمینە نەوانەی سیاسی زۆر کەمە ئەگەر بشکوانیش پارەی کەمی دەدا بەڵام لەوانەیە لە کاتی بەرنامەی هونەریە یان بەرنامەی ئەو درامایە سیاسەکانیش ژوان لە کاتی یعنی بیان نوێن جەماوەەر پەیدا بکەن دێن
تەشەبوس بە کەسە ریاضی و هونەرمەندەکان دەکەن لۆ خڕبوونەوەی زەمان ڕاستەکە ینی هیوادارم بەڕاستی ئەوە هۆکارەکان تقریبان ئەوەیە و بەشەی لە خودی خۆمانە بەڕاستی ئەمەش بێبەرین یعنی لەو مەسلەی بەشێکی لە خۆمانە ئەمەش سارد و سڕین بە حقیقەت بابەتمان بابەتی بە قووەت حاضر ناکەین یعنی هەموو شتەکانمان دووبارەیە جێگریش تااقەتی لەمە نمایە ئەوەش تەمەنیش هۆکاری لەو مەسلەی ئەمەش خدر لۆ بیا فرۆشی وەڵا ڕاستە بەڵام دەستەکان بەردەوامی بەڵام ناوبڕێک وەردەگرین پاشان دێنەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. بابچینە لای کاک تەیب بۆ پێشکەشکردنی بەرهەمەچی بەڵام بەر لە پێشکەشکردنی بەرهەمەکەی پێمان خۆشە ینی شعر و ئاوازەکەی ئاماژە پێ بکە. ئەو سترانان و کە مەحازر کرێ سە جەژنەیە شعراوی مەبخوا نوویسی و ئاوازاوێژی ئە فۆلکلۆرە زمانی بەهدینی ینی شێوەزاری بەهدینی باش پێشکەشی بینەڕاکەم هیوادارم دلێ هەمی ئاویتن ئینشاءالله ئینشاءالله. شهلاتي سحاري ججنانا ججنانا وشاندي الفلنداري جشن خوش يا دلانا وشيا اوي جاري ججنانا ججنانا وشيا اوي جاري جشن خوش يا دلانا دەستەکانت خۆشبی کاکە تەیب خی گەورە پاداش داتەوە بەڕاستی سرودێکی خۆش بوو کاکە من زۆر حەزم لە کاک جوان حەزم لە شێوەزاری بەهدینیە یعنی ئاوازیان زۆر خۆشە بەڕاستی یان کەلیماتی خۆش بەتام ئەوجا بە تایبەتی کەسی شوشی کاکتەیب یان دەنگەشی ناس خۆشی مۆسیقیە نییە کاکتەیب ئەمن
تێبینیەکەم هەیە لە سرودەشی گەلە خۆشتەی باسی مەدینەی دەکات مدینە بەڵێ ئێستا کۆپلە شت پێ دەڵێ میشاڵە خزمەت بەس بەڕاستە خۆ بەبێ ئەوەی یعنی سازی لەگەڵمی بەس ئەمن تێبینیەکەم لە کلیپەکەی بوو طبعا ئەمە پێیەک نزیکترین لە مدینەی لە چاو تورکیای وە نیە بەڵام ئەتو چووی لە تورکیا لە ئەسەمبۆڵ کلیپەکەت کردی دێوەرە مدینەی یعنی خۆستا زۆر ئاسانترە لە مدینێ سەفەرشی عمرەت بکرد لەوێ کلیپەکەت کرد خۆشتر نەدەبوو با قساتە زۆرە ڕاستە بەڵام کلیپەکە ینی شعرەکە پێویست بەوەی دەکرد کە برێ شوێنێکی تر وەرە مدینەی لە مدینەی بیبرێ وەرە چێن دەرێ ینی دەبی لە دەرەوەی مدینەی بی ئاخۆت هەر وڵاتێک بی برێ بە هەفرا پێک وە بچینێ بە هەشتادنێ شارێ مدینە ئەوزای یەک دوو خامە دووەر بگت با لەوێ دەێ مەسەلاً ئەگە بخۆشن نەزوبایە کەسان ئەوانەی کە دەچن یەک دوو تەسویریان بکردبایەوە بی نازم پیشانیش دەدەوە بزانم شاری مدینەی پیشان دەدا وڵا پێمان خۆشە بەس بابچین لای کاک لوقمان دوایە کۆپڵەکەت پێ دەڵێن ئینشاڵڵا و کاک لوقمان ناسرا بە قسەی خۆش یادگاریشی زۆر خۆشم لەگەڵ هەیە کاک لوقمان بەس نازم ئەمن بجێڕمەوە یان بەخۆ دەجێڕێ وڵی بە خۆت بجێڕۆ چونکی ئەم بەسەرتوم هینایە وەنیە وڵا ئەبجاتم میوانی عەزم لێ ئەتوو بخۆت بجێڕێەوە وەڵا ئەوە ئەگەنا بە تەواوکەری پێکەوە دەیجێڕینەوە جێژنەی قوربانێ بۆ کاک حاجی لەگەر خەسووم هەمزارێ قوربانی شتی وا دەکات تااقەتی نەبوو بە تەنێ پارەکە بڕک زۆر بوو ئەمش گوتم دێڵ ئەمش لەگەر بەشداری دەکەم دەبینە دووکە ئەوە دووزێ حیوانی گەورەوە حیوانی گەورە لێنچین و برێن مانگاوانە وڵی نازم گوتی گۆتی گۆڵکەکم لۆ بکرا نازم ئافسەی دەدەم چەی دەدەم ئەمش باقیەکەی دی تەواو بکەم وەڵامش لەگە خۆشەکەمان لەوەل عاسر لەگە ودلازاوەکەم بوو کاک دەشات چوین لەگەری لەگەر کاک محەممەدی کوڕم وڵا چوینە مەدانی حیوانە حازی وڵا لەوێن دەرێ ماوە ڕاوەستان تەمەشا و خەڵکەم دەکردیە وەختی کۆرۆناش بوو دەمامکم دابوو لەگەر عینەکە و چونکی بڕە گەرما بوو شاقەتشم لە شاپقەچی گەورەکان لەسرم بوو وڵا بەینە ئینتزار ما کرد گوت ما بزانێت زەوەکەی وەگرین جارێ وڵا دەمەچ پێچ و کاک عیمات هات لەگە کوڕەچی بوو کوڕەچی منداڵەکی بچکێ هەتا وڵای دیتم لە سیارە هاتە خوارێ ئەمنش یەکسەر لا ئیرادی هەندێک شتێ دێتن لا ئیرادی وەڵا چوم بە دوو کاک عیمادی کەتم با بە خۆی بشرد بە دوو کاک عیمادی کەتم کاکە گوتم باش شتێکی دروستکەم لێی گوتم ئەرێ خارە گوتم ینی جوابی نەدەدا زۆر عاتیکە بوو گوتی هەر دەڕۆی گوتم قەساب ناوێ قەساب کۆمەڵە قەسابیت کە لە ڕێیەقیان گرتبوو ئێستا حیوانم نەکرێت ئەوەش بەدوم کرد گوتم قەساب ناوێ قەساب گوتی نا کاکە نامێ گوتم کاکە تەمەشای نەدەکردم گوتم کاکە هەموو شت دۆ دەکەم هەموو دۆ کەور دەکەم هەتا سەرکەکەش گوتم دۆ چا دەکەم گوتی ئاخیرە گوتی زۆر ئەوە بووم زۆر چوومە پێش گوتی بەچەندی ئەمەش وڵای سعرەکانم تقریبان هەڵدەکەک دەزانی گوتم وڵا بەزام گوتم 50,000 بناڵم لەو دەرو گوتم 50,000 گوتم لۆشت هەمووی کەور دەکەم ئەوە دەکەم پارچە وڵا گوتی نابا بە زۆرە گوتم خارەت خواکە دەست بنەوەیشم نەکردی هەردەم گۆ بە دوی دەکەتم هیچ تەمەشا نەدەکردم کاکە تەمەشاشم کرد بە ئیسفادەی نەبوو ئەو شەبقەشی سەری بوو عینەگەشە چای بوو دەمام خۆدا وا بخۆش بخۆم خۆم نەدەناسیەوە وڵای ڕاستە وڵا دوایە کاک حاجی ئەرگوتی بەچەندی گوتم وڵا 50,000 گوتم مەگە حیوانی گچکەش دەکرێەوە 40,000 لەو دەورانەیە وڵا گوتیوەڵا زۆر ئەدی ساوتی خۆت نەگۆڕی بوو سەوت خۆم نەگۆڕی بووی تەبیعی بووم زۆر تەبیعی بووم سەوتەکە عام بوو یعنی هەستم نەکرد کە کاک لوقمان دوای کاک عیماد زۆر ئیزعاجم کرد دوای گوتی کاکە ئەمکە گوتی بەچەندی و نازم گوتم بۆندەی هەر گوتی نا کاکە وڵای من دەچم لێکەچکە دەکەم دوای ئەوە بوو کەم دانا ئاورشم داوە خوایە کابرای پۆشتە نا جلچی پشکە خینەشی پێوە نیە نەچەقۆشی پێەیە گوتم یعنی ئەو یەکسەر زاکەێنەوە گوت بە قورعان ئەوەیە کە دەیەوێ
پێم ڕابێری ئاخیرەکە شەبقەکەم دانا کاک حەزی شەبقەکەم دانا و عینەکە کەم دانا و دەماکە کەشمیە لێ کردو گوتمەکە هەوکە دەتەوێیاندا وتی ئۆ کورەوە توی گوتم کرد لەو قەسابخانەی پێ بکەین لە مەیدانی حیوانە وەڵڵای ئێستا شێکی دەبین دێم کە جێژنەی قوربانیدا دێ سوبحان الله ببینم لێتەوە ئێستا دێم کارخوانەوە حیوان تەلەفۆن دەکەم دەرم کاکە چییە دیسان حیوان دەوێ کاکە شیشەکەم پێدا دەچینە لای بەرهەمەکەت کاکە بەڵێ تو کاکە قسەی خۆش دەکەێت و خلاص نابی سارشکەش لەگەر دابنووشین مەزیست خۆشە بەس بە بەرهەمەکەت پێشکەش بکەین ئەو بەرهەمەی دەتەوێت یەکەم زار پێشکەشمان بکەی چییە بەناوی بەرێ بەرهەمەکی جەژنمانەیە تێکستەکەی ئی خادیمە ئاوازەکەشی ئی شەوکەت ڕەشیدە وەخت خۆی گوتیتی ئەوجا بەس ئەمە یعنی ڕێک و پێکم کردێت چاکم کردی و هەرواندا بەڵێ جشن شادية جشنا 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 يا أخوة بخير بي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا أخوة بخير بي شادي نسيم بشباني خونت يا زاري نسيم بشباني خونت يا زاري اي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا اخوة بخير بي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا اخوة بخير بي شاكر بلبل بشادي روي لقول شاكر نغمة وتريكاي برلا تمانكر نغمة وتريكاي برلا تمانكر جشنا 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 جشن شادية جشنا 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 يا أخوة بخير بي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا أخوة بخير بي باران درياي مرحمات باران دي باران اي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا اخوة بخير بي جشنا 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 جشن شادية جشنا 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 يا اخوة بخير بي دەستەکان خۆشوی کاک لوقمان خوای گەورە پاداش داتەوە سەلامەتی ڕێستی نانا جارە گەنجی سەلامەتی یاخۆ بەخێر بێەوە کلیپەکەت هەیە کاک لوقمان لە کلیپەکەی نازم داچی مندارم بە کەوجێری لێ ئەوە چییە؟ وەڵاوە کلیپەکمان کرد لە کاک حاجی وابزانام لەگەر بۆ مۆتاژی کردیە لە تەختەقی بوو ترێک مامەساهێ من حەیدەر هەبوو دەرهێنەرەکە بوو یعنی هەندێک شتی گوتی دەمانێت هەندێک شتی برێنێ پێکەنینی و هەندێک شتی عنی هەر ئەوانە بیتن برێن ئەو دەست لە بەرکرد ڕاکەوی و بسی ئەو سەری بێ و نازم هەندێک شتی تەرفیهی عنی خۆش بیتن بکەی ئەجۆ بوو
هەندێک بریانیمان بردبووە بکان حاجی هەندێک بریانی شوێنش زۆر خۆش دیارە لای تەقتەق بوو هەندێک بریانی شتو ئەمان بر هەندێک گۆشتی لە نابوو ئەمش بە فێران وەبزەم گۆشتەکەمە بخواردن دەراتە تاوا بوەرێ وڵا خۆش بۆڵا یاخۆ بەخێر بێەوە کاگوڵمان چەند یعنی منداڵت هەیە وەڵا سێ کوڕ و کچەکمانەیە خی گەورە تەمەند درێژە نەبیێ کچمان خەزوە نییە ناوەڵا لە مارێک بەعام برایەکانم کوڕما زیاترە لە کچەکان هەموو تقریبان یەک کچمانەیە خی گەورە ئەوەندەی بداینێ کوڕەکانیش ژن لۆ نەینانیێت نەوەڵا تا ئێستا ژنیان ناوێ ئەوەندەی باش ئیسعات کردی وەڵا خی گەورە پایداریان بکە بەرەزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین پاشان دەگەڕینەوە وڵاتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان دەینەوە لای میوانە خۆشەویستەکانمان و دەچینەوە لای کاک ژوان سێودین بۆ پێشکەشکردنی بەرهەمی دووەمی بەڵام بەرلەوەی بەرهەمی دووەممان پێشکەش بکە پێمان خۆشە چەند پرسیارەشی دیکەی لێ بکەین دەربارەی جەژن. کاک ژوان ئەتوو لە جەژنان یەکەم جار دەچیوە ماڵی بابێت یان ماڵە خەزوورە کووە یان حەسەب ڕێکەتە وڵایی یەکەم جار هەر نانی بەیانی یان نانی جەژنی لە مارێدا نانا لە ماڵی بام دەخۆم تا ئێستا وڵات دیار نزیکن ناوەڵە زۆر دووریشیان هەرتانە عادەتە دەبی لێ هەر لەوێنە ینی چکە داکوبان بەتەنی ماینە بەتەنێ نەپێکەوە ئەو هەمومان ماری خۆمان کردێجا هەموو دینەوەیان بەس ئەتوو ناوەڵا ئەمن و زاری وە برا چکەمە حالە دین برا ئەمینی برام ئەوانیش دین بەس بە زۆری ینی بەبیرم نایە لە ماری خۆم نانی جێژنانم قەت شیوم لێنە نایە سبەینان شیوی لێت حاضر دەکەن تەمان هەرێ وڵات داکەم حاضر دەکا قەیسێکە هەیە ئاسم مەسرفەکەی لەکەوە ڕخۆی کردەوە حاضری لەو بینێ خۆشەویستیشی پەیدا کردی ئەمە گەڕەکەی شعبیە جاری وایە وڵا هەر لە سنانینە خەڵک دێ ینی خەڵک ئەو هەیە ئەو منتیقە شعبیانە ئەوجا ناشکرێ بە تایبەتی ئەو فترەیە کە بام هەر لە سەر جێگایە لەست یعنی هەر دەستەوە باشە الحەمدا بەڵام بەو شێوەی نییە ناتوانانی دەبی هەر کەسێک لەوێن دەربی هەرچەندە هەمومان دێنەوە برایەکان هەموو لەوێ خڕ دەبینەوە و خەڵک دێتە کە بابم بە حکومی بە تەمەنە و وەروە باب یعنی زۆر لە حتا زۆر بە کۆمەڵایەتی بووە پێشتر یعنی سەردانی هەموو دەوروبەری هەموو کەسش کردی زۆر عجیب بۆ دەلوێ ئێستا خەڵکەکە دێتەوە کەنیات کە دەبین ئێستا نەخۆشە و دوعای خێری لە بۆ دەکەنەوە نارێ لە کوردوارێ چ بچینی ئەوەی دەدوێڵە ئەجا پاشان ئەو هەتا بە نێوڕانەکەی ئەوها لە بابم دەبین لەگەر ئەو سەردانی دەوروبەریشی دەکەین پاشی ئەو زەن لۆ نێوڕانێ شۆر دەبینەوە لۆ ئەو لای خەزوران و ئەوانەوەی هەر یەکەم ڕۆژ هەر یەکەم ڕۆژ بەزەولەی دووەم لە پاش نێوڕانێ لەوێ دەست پێ دەکات تقریبان خی گەورە لێکتان دەچین لای بەرهەمەکە بزانین بەرهەمی دووەمت چ بۆ ئامادەکردینە وڵی بەرهەمێکی مامۆستا علی مەردانم ئامادە کردیە هۆکاکەی شوان بڵێ پێشکەشە بە هەموو شوانەکان بە ئەوانەی کە جێمان لێبی وە پێشکەشە بە هەموو بینەران و خۆشەویستان ئینشاءڵڵا هەرچەندەمە ناتوانین قەترەیەک وەکو علی مەردان بڵێنەوە بەڕاستی بەڵام وەکو یادگاریەک لە بۆ ئەو کە لە هونەرمەندە ئەم گۆرانیە دەرێن زۆر جار خەڵکانێک پرسیار دەکەن چۆن دەتوانی خۆت لە هەندێک گۆرانی بدرێ یان سرودی بدەیت کە مەرزنی هەموو گۆرانیەک مەسمان ئەوە نییە ئەمە بتوانین یعنی هیچ کەسێک لە بۆ من ئێستا سرودی تو برێمەوە مستحیلە بتوانم وەکو جەنابەت برێمەوە کە سرودی خۆتە چکە بە خۆت دەزانین کورد گوتیە چۆن گوتیە بەڵام هەر یەکەم دەنگ یەکەم ئەوە لە کەسەکەیەوە ئەتو هەر جاری وایە ئەدای خۆشتر دەکەی ڕاستی بەڵام هەستەکە شعورەکە چێژەکە ئەوەی نابەخشی هەرچەند بتوانێت مەسەڵەن ئێستا هونەرمەندێکی گەورە بابێ لە بۆ نمونە
عدنان کەریم زۆر جار گۆرانیەکانی هونەرمەندان دەڵێتەوە بە تایبەتی تاهیر تۆفیقی دەڵێتەوە عەلی مەردانی دەڵێتەوە ئایا دەتوانی حەقی بزەبت وەکوی یان وەکوی خۆشتر برێ مستەحیلە ناتوانی بەڵام وەکو یادگاریەکە وەکو وەفایەکە لە بۆ هونەرمەندانە دەیرێنەوە ئەمەش شعرەکەی بەقووەتە ینی باسی کەسێک دەکا کە شوانە مەبەست هەر شوانەکە نییە شوانەکە نییە ئێمە هەمومان شوانی مەڕیە شوانیش بەخۆ زانین سیفەتێکی زۆر گەورەیە سیفاتی و ئیش و کاری زۆربەی پێغەمبەران بۆ بەخۆ دەزانی شتێکی ئینشاءڵڵا بەدڵی هەموو لایەک دەبی شارستان دووری سربەست و دڵ ساف و شاد و ڕووسوری سربەست و دڵ ساف و شاد و ڕووسوری هۆ کاکەی شوان جێم لێیە لەو بندارە لەو بندارە خۆشن بەو ئاوازت بێگەلاکەت سەرخۆشن سەرمەست ئاڕۆن ئالاوارن بەجۆشن سەرمەست ئاڕۆن ئالاوارن بەجۆشن ئۆ کاکەی شوان جێم لێیە لەو بندارە لەو بندارە دەستەکان خۆشی ئەدایەکی جوانت کرد نەکەم و کوڕەکان داوای لێ گەورە پاداشتی ئالانیش بداتەوە حەز بەچی خۆشی لۆ کردی وای گەورە پاداشتان دەخێر بێ و سەرچاوەکەم دەچینەوە لای کاک تەیب بۆ پێشکەشتنی بەرهەمی دوێم بەڵام بعد لە پێشکەشتنی بەرهەمی دوێمی حەزمان لێ بوو ئەو سرودەی مەدینەی لێرە باساز کۆپڵەکمان لە بۆ برێ پێش وەختە چاوان وەرم بە هەورە پێک وە بچینێ بەهەشتا دنێ شاری مەدینێ وەرم بە هەورە پێک وە بچینێ بەهەشتا دنێ شاری مەدینێ داخە زیادێلا خۆشییا ژینێ مسکن گلان دا بگهینه داخە زیادێلا خۆشییا ژینێ
مسكن قولان دبقيني يا حبيب الله يا رسول الله. دەست خۆش بی بەڕاستی سرودێکی زۆر خۆشە ئەمن ینی بە حقت بەبێ مبالغا زۆر ئەو سرودەی دووبارە دەکەم و لای خۆم لە دوکانی مەسەنەن لەسەر کۆمپیوتەری هەیتم زۆر جارجێ لە کاتەوە دێرش تۆماری کرد ئەمە بیدادەمەش جێم لێ بووەم زانێت لە تورکیا تۆماری کرد کوالیتی زۆر کوالیتیش بەرزیە وەبزانم کاک ئاکۆ عمر استودیو موجودی سازەکەش ماشەڵڵا خۆش لێ دەی لەوێژە دیارە فێر بووی کاک ژوانیش وەبزانم ئامێری ئامێرە وەتەریەکان ئەوانی کە ژێنم لە بوون ساز و عودە جمبوشە ئەو زۆربەی و ئالەتانە لوقمان و شارزای دەف و دۆر و دم ئەو شتانە دەزانم دەبی زۆر ساز زەرب و زۆر ئازیشەم جارێ لە سەفران نییە شتێکی دێنی تەنەت ئازی ناوی چێم هەپ پێ دێرم شەخشەخ ئەو شەخشەخ دەف سنجارە گچکێ ئەوەی زرزڕەکانی ئەوتە تووڕە دەبینی دەرێ وەڵای جارەشکاناینم هەتا عزف دەکەن سرودەکانی خۆیان پێ دەرێن چکە گچکێ زۆر جا لە ناو سیارەوە جێ نابیتەوە ئاسانە یان دەچینە سەفەرەشی دوور لەگەرە خۆمان دەبین ئەوجا هەتا ئیشەکەی پێتەواو دەکەن دەری ها ئەوە شەخشەخ کرد بووە وەکم هەتا ئێستا دەف بوو ئێستا بۆ شەخشەخە کاکە دیارەنگۆ بەس خۆشە زوو سەفەری پێ ئەمە لەگە کاک حاجی ینی ئایدی زۆر تێکەڵین ینی ماشەڵڵا هەفتەی جارە هونەریشەوە هەلەیەک بەرێ برێن هەفتەی جارێک هەردەبی یەکتر ببینێن ئەوە هەر لەگە چدانی ئایری ینی دەچینە مەزای گەورە لێکتان نەکە پایدارتان کاکە سەفرێ ئەمەش پێکەن ئینشاءڵڵا لەبەرەوەی ئێستا هونەرەکەمان بەڕاستی وەکو بیدایەتی باسکت هۆکار چیە بەرهەمکەمە چکە هونەر دەبی بەڕاستی لە بۆ عالەمبی لە بۆ خەڵک بی بەس ئێستا کە زیاتر هونەرەکەمان بەڕاستی لە بۆ خۆمان یعنی لۆ خۆمان چێژ لێ دەبینین کەمتر ئەوەش بەڕاستی هیوایەتی مەنی ئەمە حەزمان لێە هونەرەکەمان ئەو پەیامەی پێمانە چکە ئمە پەیامدارە ڕاست دەمانەیە ئیسفادە خەڵک لی بکاتن زیاتر بەڵام چ بکەین بەو دانیشتانەدا دەنیشین لەگەر مامۆستا کاگاشتی و هەموو برا زۆر کەس ینی کە دەمانبینی دەری وەڵی ماشەڵڵا و حەسوودی بدەبا بەڕاستی ینی کە دەبینی هەمومان پێکەوەینەوە دەگەم مامۆستای و کاک حاجی و کاک ئەیاد و کاک ئاشتی ئەوانە کە ئایری هەموو پێکەوەی خۆش زۆر خۆش ینی دەرێ وەڵی ماشەڵڵا ینی کو خردەبنەوە کو مەجارتانێ دەبی مەجاری دروستکەی بەتاکید ژیان هەڵغاردان و ڕاوەڕاویە زۆر ساڵانە چەند ساڵ جارێک کۆنسێرتی تایبەتی خێزانیمان هەیە ینی لە قاعەت کۆ دەبینەوە بەس هونەرمەندەکان هەندێک کەسایەتیش داوت دەکەین هونەرمەندەکان مەسەن هەر یەکە و دووسێ سرودی خۆش دەرێن ڕاستەخۆ عایلەکانیش لەخۆیان دادەنیشن و چێژ لێ دەبین هەم یەکتر بینینە هەمیش چێژ لە ئەو سرود و گۆرانی خۆشانە دەبین ئەمەش بەڕێکەوە دەبین یعنی لە بۆ مەش نەشاتەکە بەتاکی دین وڵاتان قسە خۆشەکانتان بەڕاستی لێ تێر نابین بەڵام بەرهەمەکەی دووەمی کاک تەیبی بەر لە پێشکەشکردنی بزین شعر و ئاوازی چی ئەو بەرهەمام شارەکە هەری خۆمە ئەوش بە خۆم نووسە ئاوازەکەش ئەوش هەر فولکلۆرەژی خۆتە بەڵێ ئاوازەکە فولکلۆرە ئەندەکەم دەستکاری کردیانەکەی چییە؟ گەریام یعنی گەڕان بەڵێ زۆر دەگەڕێش حتمما زۆریش دەگەڕێ خی گەورە هیوادارم بەدلی بینەران و ئێوەش بیت ئینشاڵڵا. Derdu kula delde giri daye
شاه مدينة قيامات يا آني أو دينا يا راستي فاك وشرينا حالي أمتي ولا ببينا جن رازارة شاه رهبانة پیغمبر وارا حالي أمتي ولا ببينا جن رازارة شاه رهبانة پیغمبر وارا قديم قريمة شل دنياي هوارو غازي دنجي من ناي جدردو كلا دل دقري تاي سودالي مجبون وراي جنو رازارة شاه رهبانة پیغمبر وارا سودالي مجبون وراتواي جنو رازارة شاه رهبانة پیغمبر وارا یاڕەبی گەلێک دەستخۆش سپاس. بی خی سلام گەورە علیکم. پاداش گەلێک داتەوە باشم. بەڕاستی گەڕیام گۆرانیش خۆش بوو بە حقت نەنا من سلام دەم هەر ئەو مەدینەم زۆر جێلێ بە ئەوان کە ئێستا و گۆرانیانێک کە ئەو تومار نەکرا تومار نەکرا. بەڵێ. تەسووری نەکردەوە بزانم جوانە. بەڵا تومارم نەکرد وای زەبینەوە سەر بابەتەکەی کاک لوقمانەنگۆ کاکە هەر شتان لۆ خۆتان دەوێت هەر یعنی پێکەوە کۆنسێرت دەکەن و سەفەری دەکەن و خەڵشتکە پێک حاجی ناکەن کاکە وەڵام من عزم لێ جارێکی هەمویان نەبتەوە جارێکی هەمووتان بخڕ کردەوە لە مارەوە نیەوە یعنی حەزم لێ بڕوا بکە هەموو جارێ هەمویان خەرکەمەوە بەس وڵی هەندە جار دەرفەت نابی ینی جێەکە گچکەیە یان دەبینی ئەتو پێت دەکری ئەو پێی ناکری ئەو مۆعیدەکە دادەندرێ مشکل بڕوا بکە حاجی چەند جارێک لە ماسنجەری برێن کە گروپمانەیە تیپی هوەری بەیان دەنووسی کاکە یەکی پێنج یان ئەوە مەعیدەکی دادێ دەرێ کاکە فران ڕۆژ ئەمە دەبی نەکەن لەو مەزرعی کۆ دەبینەوە لەو مەزرعی کۆ دەبینەوە بڕوا بکە کەس تااقەتی نییە بنووسی دێمیان نایە ئەوجام دارەشی گوتم وەرە کورە عاجی لەگەن گوتی ئەوە جاو نادرم ئەوەی دیمەێ زۆر کەس تااقەتی نیە جواب داتەوە برێ کاکە دێمیان نایە بەس ئەوکەیەکی تا بزانانی چەند کەس بێت تا بزانانی چەند خواردنی دەبین ئەو لێرەوە پێیان بریمان کاکە وەرن چاوەکەم وەڵایکە کاک لوقمان تو بەسەر هاتە زۆرە کاکە جارێکی هاتێ دوکانی من مەشغول بووی نازم پێویست بە سیدێکی بوو ئەوە چ بوو نازم خۆ مەرزنی هەمجا هاتوو ببێ لەوەکە ئەو کاتی دەگەچی لێدا وڵای دەبینەمان بجێڕێ نازام کو بوو گوتت نازم یە کات تەلەفۆن لۆ کردم گوتی فرانکەزێ پارێ بدێ و نەرم ئێستا کاک مامەساعیبات خەڵک فێر بووە بە هەر نەوعی بینیە دێ فێر دێ بکە کار ڕاستی یعنی شخصی وها پێیا بووە دەوێت بە هەر نەوعی بینیە پارە دێ وەرگری دارێک یەکێک هاتە دوکانی ئەو زەلەوانەیە پێشتر هاتە دوکانی ئەمنی خندیتەوە دەزانێ من کومە و کووریمە و نازم چ و ڕقەمنی وەرگرتیە ناوەکەی وەگرتیە بەڵێ ئەوەی کەم جاریشە دەجێڕمە وەسکە ئایوا دەزانێ وڵا تەلەفۆنی کرد گوتی جەنابەتمانی گوتم بەڵێ گوتی وەڵا ئەمن تقریبان ئەوەم هەیە گوتی کەسێک دێ عقلەش سیارەی پێ بەڵێ پارە لێ بڕایە ڕاست دەکەی گوتیەوەی ڕژە هاتمە کردێت ئەمە پێش دوسێ ڕۆژ پێشەوی برادەرە هات ئیمە عرەزی بوو ئیمە عرەزی کە وەختێک هەندێک لە معرەزی ئەم تۆزێک ئیشم کرد تۆزە ئەمنیش بەویم شوبهان نییە بەویم شوبهان گوتی ئەو ڕژە هاتمە ئەوێندەرێ گوتی
ئەو کوڕ هاتبوو کە من پێشترن نم دەناسی بەڕاستی نازم لە مۆبایلی نازم سەوتەکەشی وهانە بوو گوتی عقلەکی سیارەکەم هەیە گوتی پیکابە گوتی عقلەکەی سوتایە گوتی پێویستم بە دوو وەرەقەیە گوتی ئەو کابرای دێنێرم دێتەوە دەرێن بەس عقلەکە دەدەمێ گوتی ئەتوش دوو وەرەقی بدێ ئەمریش نازم هەندێک شتێک حازی مێشقت یعنی نییە قەپات دەبی بڕوات بکە یعنی کەشتێکی هات دێ یعنی فکر نەکردو باش فکرم نەکردو باش دووەرەقەی بدەمێ ئەو دووەرەقەی بدەمێ ئەم بەس فکری ئەو کوڕم کردو گوتم ئەوە لە معرەزی بووە دەیناسم تقریبان دەیناسم یعنی هەفکریم کردەوە دوایش یەکێک هات نازم بۆچی من گرادیش بوو وەڵاهی نازم یەکەکی وەها بوو گوتی ئەو عقلەکەم هینا و گوتی پارەکەم بدێ ئەمریش پۆختە و ڕختە ڕات دووە ڕەقەم دایێ ئەوە لە مارە نازان ها دووە ڕەقەم دایێ وەڵا وەشی ئەوم لێیان نییە هەندەزا لە فلانکە تۆری شتەکە دێ وەڵی ڕوچی ڕۆی گوتم باشە من دووە ڕقم لۆ سێراکابرایی باشە ئەو عقلا زانم ئیش دەکا ئیش ناکا وەڵی بیلای ئەو کەشم کردەوە حازی بالفعل هەمووی دەناو لالۆنی وەردا بوو عقلەکەی سیارێنێ ئیپیکاوی بوو نازم بیت بوو دووسرا بوو توێتە کەپسی کرد تقریبا باوەڕێکم لەو دروست بوو یعنی کەەوە تەواوە دوش کەس ناتەوە دوێ دوای گوتی سبێنێ بەخۆم دێم عقلەکە دێ وەردەگرم کاکە سبەینێ ڕۆی دوو زبەی ڕۆی سێ زبەی ڕۆینی ئەو کابرا هەر نەمدیتەوە هەر تەلەفۆن بلۆ دەکرد قەپات بوو یەکسەر قەپاتی بوو گوتم بەو خوایەوە فێری لەمە کردیە ئەوجا عیمادم ڕاشە ئەوە لۆکا عیمادم جێراوە گوتی ئەمریش زارە چی نازم مەسەرە جێراوە ئەوجا ئەو کوڕا هەر فێری لە من نەکرد بوو فێری لە کاک حاجی ئوسامەش نییە شتێکی ئەوهای ژێراوە گوتی دوکاندارە چۆ لێ کرد بوو لە کتن بارێمە یعنی ئەو شتانە زۆرە ڕاستەکە شتێ دێتن یعنی بەدەست خۆت بڕواتەبی باوەڕ دەکەوانە ترسە بە تاکید کاتێک دێ مەسەن زەربەشی لە ئینسانی مسلمان دەدا بەڵام ئەوەش هیچی لەکەن خوای گەورە بزر نابی لە ڕۆژی قیامەتێ هەمووی وەردەگیریەوە لەوانەیە تو محتاجی چاکەچی بی لەسەر تەرازووی چاکانت ئەوە لۆت پڕ دەکاتەوە خوای گەورە ئەوە خێری تێدا بوو جارشکەش ویسیان فێرم لێ بکەن هەر بەو نەوعی بەس گوتیان سیمکارت دۆدەینین سیمکارتەکانیش ئەم نییە بەس لەگەری کابرای دەڕۆیشتمە زوو تەلەفۆنی دەکرد ئەو سیمکارتەکە وا دێتن و هەموو سیمکارتەکان کەپسان نەشکێنی تەمەشانەکەی نازم چوو یعنی گوتی ئەوەندە سەعاتم دوێ بەس سەعاتەکان گوتی تقریبا 7 سەعاتم دوێ ئەمەدا شوفاتم نازم گوتی لە چەند دەرێت دەکەمە هەدیە بڕاتەبی سەعاتەکان نییە ینی دەفکرە خۆم بەس ئەوم بەبیراتەوە حازی کە ئەوی زەربەی لێدا بووە دەرس ینی بووە دەرسێک لە بۆ من نییە وەڵا سیمکارتەکە یەکێک بهینایە ژۆرێ گوتم تەمەشا ئەو کامیڕێکا گوتم ئەوەم کامیڕەیە گوتم ئەگەر بێت و ئەوە سەختەچی و شتیوابێتن گوتم یەکسەر شکاتی لێ دەکەم پیاوە بوو هات لە تەکسیات وەڵعاسر دوای سیمکارتەکانمان هەمووی تەمەشاکردی یەک بێک جیهازە بوو نییە هەمووی کەشفمان کرد هەمووی تەزویرە یعنی باش بوو لە بۆ من دەرسێک بوو یعنی شتانە خەڵک ئێستا زۆر ئەوە بووە ئیلا بە فێر دێ پارە لێوەگری ئەو زاوانە دەوانەیە جیراژ بن ئێستا نازانم بەتاکید ڕۆژێک دەبێ هەتوش دەبی هیوادارین ئەو یادگاری ناخۆشانە بری نەکولانیوە سرودی خۆشمان پێشکەش نەکەی ئێستا دەبی سرودێکی گەرم و گوڕ و خۆشمان پێشکەش بکەی ئینشاڵڵا بەرهەمی بەرهەمی دووەمم یا محەممەد ئەوە ئاوازی مامەستای کۆچکرد و مامەستا هاوتا سعات هیوای بەهشتی لۆ دەخوازن ئینشاڵڵا جێگەی بەهشتا گۆرانەکانی شتەکانی خۆش بوو زۆر زۆر دوای لە ڕتمی گۆرانی ئەوەی چۆت دەرێ هاتە سەر بابەتی ئاینی چەند شتەشی زۆر خۆشی تەزیل کرد مادەی زۆر خۆش تەزیل کرد شتەکانی خۆش بابەتەکانی خۆش بەڕاستی و جامش هەر وەکو حەزم لەو بەرهەم و بەڕاستی کە پێشکەشکەمەوە ڕاست فەرموو لە خزمەت باس دەکەین مەمنون.
سروري شو بكم باسي غريبي قوري وبيغمبري يا محمد شلون بكم وصفي فيا مسروري شو بكم باسي غريبي قوري وبيغمبري قوري قشت يا نور رحمتي بوهر هموم كسبي امر فكا بشكاله وبمري قوري قشت يا نور رحمتي بوهر هموم كسبي امر فكا بشكاله وبمري كسبي امر فكا بشكاله وبمري یاخۆ بەخێر بێەوە کارمان دەستەکان خۆش بی زۆر سپاسی ئەدایکی زۆر ئالانش دەکەن زۆر گەۆ پاداش داتەوە سپاسی کاگالانیش دەکەن بۆ حەزبەکەی هیواداری سەرکەوتو بن کاک حاجی یعنی پێمان خۆشە شتێکی ئەوها بەبێ مۆسیقی و ئەوانە ئەگا شتێکمان بۆ بڵێ بەرهەمی سێمە بەسکۆپڵک بی یعنی روحنا فدا يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله
هەروەک بەڵدارم بفێڕم بەباڵ هەروەک بەڵدارم بفێڕم بەباڵ بچمە مەدینە بکەم عەرزی حاڵ بچمە مەدینە بکەم عەرزی حاڵ یا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله موسمی حەزە حاجیانمان ئێستا لە ماڵی خۆی هەرچەندە بەشێکی زۆریان ئەوانەی کە بە ڕسمیات نەچوونە بە ویزەی ڕاستە خۆی حەز نەچوونە لەوێ ئەو ساڵ کێشە و مەشاکل لە دروستکردنە بەڵام ئینشاءالله خوای گەورە لۆیان ئاسان دەکا بە سەلامەتی دەگەڕێنەوە خوای گەورە حەزیان قبول بکە ئینشاءالله ئەو شعرەی کاک ئاوات ئالانیم ئامادەکردی خۆزگە جارێک شەماڵ گیانی هەڵەگرتن بەناو شی و دۆڵ و سارای ئەیبردم تەوافمە کرد لە دەوری ماڵی ئەڵڵا ئەوسا بە ئاسوودەی ئەژیام ئەمردم لەن بەڕاستی ئاسوودەیە چکە من بە چاوی خۆم بینیمە بەڕاستی بە تایبەتی لە ڕۆژانی تەرویە و عەرەفە و ڕۆژانی جەمەرات بەڕاستی چاوم لە دەستشی تایبەتی هەیە بە تاکید ئەگەر بمانخێ ئەو هەستەوە خۆشەوە سپاس دەکەین ئینشاءالله ئینشاءالله خۆزگاجارێ شەماڵ گیانی هەڵ ئاگرتم بەناوشی و دۆڵ و سارایە ئەیبردم خۆزگاجارێ شەماڵ گیانی هەڵ ئاگرتم بەناوشی و دۆڵ و سارایە ئەیبردم تەوافم ئاکرد لە دەوری ماڵی ئەڵڵا تەوافم ئاکرد لە دەوری ماڵی ئەڵڵا ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئامردم ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئامردم یاران جەمبوون وەک پاروانە لەو سارایە دەستی دڵیان لە ناو دەستی یەکتێردایە یاران جەمبوون وەک پاروانە لەو سارایە دەستی دڵیان لە ناو دەستی یەکتێردایە دەنگ و ڕەنگ و ڕەگازی جیا دێن و داچن دەنگ و ڕەنگ و ڕەگازی جیا دێن و داچن ڕوحیان لە داوری شامی نورێ ئاڵایە ڕوحیان لە داوری شامی نورێ ئاڵایە بەتاکو کۆوە لە سەر خۆڕێتەی ئاکان دەنگی دڵیان ڕووە و ئاسۆ نزاکان بەتاکو کۆوە لە سەر خۆڕێتەی ئاکان دەستی دڵیان ڕووە و ئاسۆ نزاکان ڕەنجی ڕوحیان وێنای بەفر سپیدا بێن ڕەنجی ڕوحیان وێنەی بەفر سپیدا بێن تامەزرۆن تا بەڕازاماندی خوا بێگان تامەزرۆن تا بەڕازاماندی خوا بێگان تامەزرۆن تا بەڕەزامەندی
خدا بگەن بەڕاستی مەجلیسەکەمان هێندە خۆشە ئەگە برێم سعاتێکی دیکە 2 سعاتی دیکەش لەگەڵ ئێوەی خۆشەویست دابنیشین و قسەی خۆش بجێڕینەوە تەواو نابی بەڵام دیارە هەموو سەرەتایە کۆتاییەکی هەیە بۆیە پێمان خۆشە هەر یەکەی قسەی کۆتایی یان پەیامی کۆتایی لە خزمەتاندا دەمی سەرەتا لە کاک حاجی جوانەوە واللهی پەیامی کۆتاییم هەر ئەوەیە دوعا دەکەم بەڕاستی پڕ بەدڵ دوعا دەکەم هەروە هیوادارم هەموو حاجیان کە لەوێ لەو شوێنە پیرۆزن دوعای زۆر بکەن لە ئەهلی غەزە هەرچەندە ئێمە جەژن دەژێڕین بەڕاستی لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەر حالەتێکی ناخۆش ڕووی دابی جەژنی هەر کردیە چونکە جەژن شعائرێکە ناکرێ فەرامۆشی بکەی بەڵام بەدڵ هەر لەگەڵ ئەهلی غەزەین ئینشاءالله خوای گەورە نوسڕەتیان دەدا ئەو نەهامەتیە کە بە سەریان هاتیان ئینشاءالله خوای گەورە کۆتایی پێبینی دووبارە جەژنتان پیرۆز بی و سپاستان دەکەم و سپاسی جەنابت دەکەم و زۆر دڵخۆش بووم کە ئەو شەو ئەو لەو بەرنامەیە بەیەکەوە بووین یاخۆ بەخێر بێن ئەزیەتان کێشا ماڵەکانتان ئاودان کردەوە خوای گەورە پاداش داتەوە کاک حاجی جوان خوای گەورە هەر بەردەوامت ئامین کاک تەیب پەیامی کۆتایی جەنابەت بەڵێ لەو ڕۆژە پیرۆزە ئەوڵەن دوعای بۆ باوکی کاک حاجی دەکەین ئای گەورە شفای بۆ بێنین ئینشاءالله بۆ هەر نەخۆشێکی کە مسلمانە شفای بۆ بێنین ئامین یا ڕەبی خدای گەورە وڵاتمان ئاوادان بکات ئامین خێر و خۆشی بێختە ناو هەموو ملەتی کورد خدای ڕەحمەت و بەرەکەت بکاتەوە ئینشاءالله ئامین ئەزمە ئینشاءالله خوای گەورە پاداش داتەوە یاخۆ بەخێر بێ کاک تەیب ئەزیەتت کێشا خوای گەورە بەردەوامت بکە ئینشاءالله بەو دەنگە خۆش و زوڵاڵەت بە و ساز لێدانە خۆشەت خوای گەورە هەر بتێڵێ و تەمەنت درێژ بکە بۆ خزمەتکردنی ئیسلام ئینشاءالله گەلک مەمنون کاک لوقمان یاخۆ بەخێر بێ سەلامەت یا ڕەبی مەمنون ئاوادان کردەوە هەموو دەم دەرەین بەخێر بێ لە کۆتاییش هەر بەخۆتان دەڵێ بەخێر بێ ڕاستی قسەکان خۆش بوو یادگاری خۆشت جێراوە وڵای هێشتا مابوو هەر وڵی مابوو قسەم لەسەر حاجیش هەبوو بەس نازم بەر لەوەی پەیامی کۆتایی بڵێ حەزم لێ ئەو شتەی بڵێ برێم ناکە ئەکەیچی وڵی دەرم حاجی وڵی خۆش ئەمیش دەبێت و ئەم چ دەری برێ ئیمان گۆ ئیمان دێ ئەوە ئەمە زۆر لەگە حاجی دەچینە دەرێ خاستن سەفەری ئیرانیشمان پێکەوە کردیە جارەی چوینە ئیران 2013 بوو نازم لەو دەورانە بوو بە عینی چوین وڵا لە هاتنەوەی نییە سارەمان لە ئاجۆمەران بەجێش بوو لەکن برادەرەشی وڵا هاتینەوە لە ڕێ نازم چی بوو دەرکەی سیارێک لە جێکی ڕامانگرت گوتی ئاوی دەخۆم لە جێکی ڕامانگرت وڵا گوتی ئاوی دەخۆم نازم چ بوو خێزانی لەو کاتێنێ دەستی وها لەکن دەرکەی دانا بوو کوی دەرکەی قەپات کردنی ڕاست دەرکەی دەست بە دەرکەی کات ئەیە ماوە هەروای دەکردێ فەقیرێ و های دەکردێنە حاجی حاجی خێزانی خۆی زۆر خۆش دەوێت خوا لێچیانەکە یا ڕەبی وەڵا دیتم حاجینێ چ بوو گیانەکەم چ بوو خدا زانی هەتا هەولێرە نییە کۆمپرسەری نییە بە پڕکردونە بەش بووی تێ دەکرد ئەڵای گوتمەرە ئاجی چ بوو سار نەبوو چ بوو ئاجی هەر فوی تێ دەکرد هەدێ ئەستور بوو بۆ زۆر ژانی ناخۆش ئەوزە دەیگو ئەگەر بەخۆی فوی لێ دەکرد فوی لێ دەکرد ڕۆی ژانەکەی دەشکا فوم لێ کردمان دەرێ وڵایێرە نییە کۆمپرسەری چ ئەوە فوت خلاص نەبوو یادگارێکی خۆش و ناخۆش بوو بەڕێزبەر خێزانی زۆر ناخۆش بوو حەفلەکە بوو مەولودەکە بوو لە سۆران وەڵا عریف حەفلەکە بانجێکی گوتی ئێستاش زۆر جاریشمان جێڕایەتەوە گوتی ئێستاش لەلایەن هونەرمەند کاک لوقمان نازم سەلیمی گۆ چێ گۆ گوتی با فەرمێ سوودەکەی پێشکەش ئەم لەوێن دەربووم وەڵا ئەوەش چوو سوودەکەی پێشکەش کرد کە ئەو چوو هەموو گوتمانە عریف حەفلەکە خۆس ئەوە لوقمان سەلیم نییە ئەوە لوقمان ئیسماعیلە گوتی ئێستا هۆچی چوومەوە دەرێن ببوورن ئەوە لوقمان ئیسماعیل بوو داوا لێ بردنەکەی غەڵەت ماگۆ
وڵا هاتەوە سوور دەکەیت دووبارە چووە دەستخۆشی لە بۆ کاک لوقمانی کە ببورە ناویمان بەغەڵەت قینتەوە بە لوقمان صادق بوو لوقمان سەلیم نەبوو لاشی محرومی کاکە بکەین لوقمان صادقیش دەگوت ئەم لە خۆم لە مارێەوە ناوم کاک لوقمان پەیامی کۆتاییت لە خزمەتتاندا دەبین ئینشاءڵڵا. بەڵێ پەیامی کۆتاییم ئەوەیە دەستخۆشی لە جەنابەت دەکەم هەڵبەتە پێشکەشکردنی بەرنامە و ئامادەکردنی بەرنامە بەڕاستی وەخت و کاتێکی زۆری دەوێت ئیشی دەوێت لەسەر بکەی بەڕاستی دەستخۆشی لە جەنابەت دەکەم دەستخۆشی لەو برانە دەکەم کەەوە مادی بێت لەگەرمان دەستخۆشی لە کاک ئاران دەکەم کەەوە زۆر ئەزیەتی کێشە بەڕاستی دوعای لە بۆ ئازیەکان دەکەین کەەوە عەزەکەیان قبول بە ئیشاڵڵا دوعای لە بۆ باوکی کاک حازی دەکەین لەو خێزانەکەشی هەم نەخۆشە ئیشاڵڵا ئیش خواشفای گەورە خواشفای دێنی یا ڕەبی سپاسان دەکەم دەستان خۆ یاخۆ بەخێر بێن سوپاسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین ئەزیێتان کێشە یاخۆ بەخێر بێن خوا بەردەوامتان بکە ئینشاءڵڵا دووبارە جەژن چیتان پیرۆز بێ خۆشەویستان و بەڕێزان ئێمەش بەم ئەندازەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە بە بۆنەی جەژن هیوادارین ئەم جەژنە زیاتر ببێتە مایەی خێر و خۆشی و گەڕانەوەی ئاشتەوایی و بنبڕکردنی هەموو کێشە و گیر و گرفتەکان لە هەرێمەکەمان دووبارە جەژنتان پیرۆز بێ و ماڵتان ئاوا و وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی